ئاهەنگی لقی لەبجەی دەستگای نووری حکمەیە بۆ پێدانی مۆڵەتی جوان خوێنەوەی قورئانی پیرۆز بەنەوەت و یەک فێرخواز کە لە ماوەی نزیکەی 2 ساڵدا زانستەکەیان وەرگرتووە. هەر کەسێ قورئان کاتە بەهاری دڵنیابە هیچ هاوینێ ناتوانێ وشی بکە. ئێمەی مسلمانیش هەر کەسێ قورئان کاتە بەرنامەی ژیانی خی پەروەردگار بەرەکەت ئەخاتە ماڵ و ڕست و ڕۆزیەوە بۆیە داوا لە هەموو مسلمانانەکەم کە بگەڕێنەوە بۆ بەرنامە جوانەکەی قورئان تا خی پەروەردگار سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. والله من تقريبا ل 2009 طبعا هلا مناڵیەوە الحمدلله خەریکی دەرس و دەور و قورئان خوێندنەوەوانە بووم بەس بۆ قیراەتەکە لە 2009 بەفەزلی خی گەورە لە لای مامۆستا عومەری بەڕێز کە مامۆستامان بوو قیراءەی حەفس و شوعبەی پێ تەواو کردین الحمدلله مۆڵەتەکەمان وەرگرتووە الحمدلله و هەروەها مۆڵەتی تەجویدیشم وەرگرتووە. وێڕای بەخشینی بڕانامە پێیان 5 عومرەش کرایە دیاری بۆ فێرخوازانە لە ڕێگەی تیر و پشکەوە پێشکەشیان دەکرێت. و ئێمە شایەتیان بۆ دێن کە ئیجازەیان بدەین پێویستەکە کۆمەڵە مەرجێک جێبەجێ بکەین. یەکێ لەو مەرجانە ئەبێ تاقیکردنەوە بکەن لە 100 پرسیارە دەربارەی تەجوید لەم پرسیارەیە لەم 100 پرسیارە ئەبێ هەر فێرخوازێک لە 180 بێنە ئیجابە دەرچوو قبوڵی ئەەکەین ئەمەش لەبەر گرنگیەکەی بۆی بەسەریان نەڕوە چونکە ئەمانە بنە مامۆسا و ئەم مامۆسانەیش سبەینی خەڵی دەرزیان لە ئەخوێنێ. ئەم کۆمەڵە قوتابیەمان 80 بەرەوسەرێنەوە الحەمدولillah توانیانە بە سەرکەوتوانە قورئانی پیرۆز وەکو جوان خوێندنەوەی قورئان سەرکەوتووە تایکردنەوەکەیانە یەکەم دەرەجەیان 100 هێناوە کەمترین دەرەجە 83 بووە تیایانە الحەمدولillah ڕێژەیەکی باش توانیوانە بە شێوەیەکی سەرکەوتوانە لە تایکردنەوەکە دەرچن و لە داهاتوو ئێمە ئەم کۆمەڵە قوتابیە یانکین مامۆستا لە بازنە و لقەکانی خۆمانە بۆ فێرکردنی قوتابیانی خوار خۆیان بۆی وەک هاوشێوەی خۆیان فێری قورئانی پیرۆز. دەستگای ڕۆشنبیری نووری حکمە یەکێکە لە پرۆژە پەروەردەیی و قورئانەکانی کۆمەڵی دادگەری و ناوەندێکی گرنگە بۆ لەبەرکردن و جوان خوێندنەوەی قورئان هاوکات پەروەردەیەکی ئیسلامیانەی ڕۆڵەکانی کورد کە لە سەراستی کوردستان هەزاران قوتابی لەو بواراندا هەیە و هەزارانیشی پێگەیاندون. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.